خۆشەویستەکانم هەندێک دوعا و ذکر هەیە زۆر ضرورە ئێمە لەم کاتانە بیخوێنین. ئەگەر هەر نەتزانیش سورەت فاتحە خۆی بۆ خۆی ڕوقیەیە، ئینسان لە ڕۆژێکە چەند جارێک 7 جار سورەتی فاتحە بەیانیان بخوێنە، ئێواران 7 جار. ئەگەر نەتزانی لەگەڵ قل هو الله أحد يعني لە ڕاستیاز قەڵغانە بە ئیزنی خوای تعالی، قەڵایەکە بۆ تۆ. بەڵام ئەگەر بتوانی لەگەڵ یا قل أعوذ برب الفلق، قل أعوذ برب الناس، آية الكرسي، ئەمانە هەمووی شیف قورآن هەر هەمووی شیفایە. بەڵام بە تایبەتی ئەم ئاەتانە بڕێ ئەحادیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانیان و ئێواران پێغەمبەر خوێندێتی أعوذ بكلمات الله التامة من شر ما خلق، پەنا ئەگرمە ناوەکانی خوای پەروەردگار، پەنا ئەگرمە وشە پیرۆزەکانی خوای پەروەردگار لە هەموو لە شەڕی هەموو ئەوەی خەڵقی کردووە. ئینسان ئەم دوعایە بخوێنێ ئیتر بەڕاستی زۆر گرنگە. بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. بناوي أو خو هر شتێک ئەخۆی دەست بۆ هەر شتێک ئەبەی، یعنی جاری وایە خۆ تۆ ئیسە تۆ نازانی لەکوێ یعنی ئەم میکرۆبە لەکوێیە. بە تایبەت ئەڵێن مەسەلەن لەقەی دەرگای ماڵایە دەسەوەی بۆ شتێ لەوانەیە بەسەر ئەمەوە 12 ساعات ئەمێنێتەوە ئەم میکرۆبە، ئەی تۆش دوای دەستی پێوادەی. ئەمە ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ، ئەگەر خوا نەتپارێزێ بەخوا هەموو عالم تووشێ بێ. بەڵام ڕەحمەتی خوا هەیە، بڵێ بسم الله الذي بناوي أو خوايك لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. لقل ناوي أوا هيج تكزر ناقيني نلا أسمان ولا زوي خواي تعالى بيسرو زانايا. أم دعانا وبر دعاي تريش هي خوش يسكانم اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام وسيء الأسقام. يا ربي خوايا بمان باريزي لبرص مثلا، برص نخوشي بلاكية لشيتي وبعقلي وأويك عقلتيك بشي. خوايا بمان باريزي لجذام لبيستورين لقوشتورين لهر نخوشيكي خرابك وسرطان وسيل وكورونا وهرشتيكي تر. أمانة هموي براسي باريزن إنسان أم دعانا بخويني پشت بخواي قورا بوسي أو خالي يكم خالي دوهم خوش يسكانم پێویستە ئێمە بڕێ ئەسبابی ترمان هەیە وەری بگرین. لەوانە زۆر ضرورە ئەوانەی دوکانیان هەیە، ئەوانەی شیرینی ئەفرۆشن، ئەوانەی دوکان مەطعەم و ئەو شتانیان هەیە خواردەمەنی، پێویستە پاکی بپارێزن. ئەوە سونەتی ئیسلامە و حەق خۆشێتی، حکومەتیش چاودێری ئەوە بکە و ڕێنمایە تەندروستیەکان پێویستە بگیرێتە بەر. بۆیە تعزیێدا نەنرێت یان هەندێک مناسبات نەکرێت قەرەباڵغی دروست بکرێ. تەنانەت ئەگەر زانیت نەخۆشیت هەیە هەستت بە هەندێک نەخۆشی کرد، تەنانەت ئەگەر هەڵامەتیش مەیە بۆ مزگەوت کاک. ئەخ دەی تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین حەدیثی صحیحە ئەفەرمێ ئەگەر بۆنی دەمت هات بە پیاز بە سیر مەیە بۆ مزگەوت. ئەی تۆ کۆکەتە هەڵامەتە بۆنەکەت زۆر ناخۆشە، قرخە قرخ و کۆکە کۆکتە، تأثير لجويكي، تأثير للروحية نيوجكاكي، تأثير لكابراكي بباري وآوي لوت ديت أخواروا، تأثير يعني بالراسي خلق أتوقيني على أساس هاتي بود نيوجي جماعته يعني نيوجي ناكري أما للراسي أما مخالفي سنتي بيغمر صلى الله عليه وسلم. أوي كبيغمري خوشة بان نصيحتي بيغمر وربقري صلى الله عليه وسلم بيغمري خواه فرمي أوي بيازي خوار سيري خوار نزيكي مزقود نبيتوا لماڵەکەی خۆی دانشێتا بۆنەکەی نامێنێ. ئەی ئەگەر هەڵامەتی بێ، ئەی ئەگەر ترسیش هەبێ ئەو هەڵامەتە شتی تریش بێ، بۆیە ئەبێ بە قەدەری توانە ئەوەندەی پێویستە و ئەوەندەی لە تواناتە هەیە ئەبێ خۆت بپارێزی، ماڵ و مناڵی خۆت بپارێزی. ئەوەش دینی پێغەمبەرە و دینی ئیسلامە. ئێمە دینەکەمان وا فێری کردین، قورئان و سونەتەکەمان وا فێری کردین، بەم شێوازە بین خۆمانە پارێزین، بەس نایشتۆقین و هەوڵ ئەدەین ئەسبابەکان بگرین لەبەر و ڕێنمایە تەندروستیەکانیش بگرین لەبەر. خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخرە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە ملەتەکەمان لەم بەڵاو موسیبەتە بپارێزە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بمان پارێزی، هەموو وڵاتانی تری ئیسلامیش یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین. خوایە هەموو ئافاتێک، هەموو دەردێک، هەموو بەڵایەک لە ئێمە بە دوور بگرە. يا رب العالمين. خوايا شفاي نخوشكان من بدي، يا ربي خوايا رحم بمردوكان من بكي. آمين آمين.